بەناوی خی گەورە سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز و خۆشەویست لە دوای کودەتاکەی حوتی ئایاری پەرلەمانی کوردستان دۆخی هەرێمی کوردستان پێیناوەتە قۆناغێکی نوێ کە تێیدا حکوومەت دادگایی پەرلەمانتاران دەکات. ئەم شەو بە میوانداری بەڕێز ڕێبین هەردی نووسەر تاوتوێیەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکەمان دەست بە گفتوگۆکەمان دەکەین. هەر بەڕێزێک لەگەڵ هەڵگرتنی پارێزبەندی لە بەڕێز سۆران عومەر سەعیدە دەست بەرزکات. لە حوتی ئایاردا پارێزبەندی لەسەر سۆران عومەر هەڵگیرا و جارێکی دیکە کودەتا بەسەر پەرلەمانی کوردستاندا کرا. سۆران عومەر ئەندامی پەرلەمانی کوردستان لە چاوپێکەوتنێکی ڕۆژنامەوانیدا دەربارەی کودەتاکەی حوتی ئایار ئاماژە بەوە دەکات ئەوەی ئەو ڕۆژە ڕوویدا پێچەوانی ئازادی کاری پەرلەمانیە و بۆ دەمکوتکردنی پەرلەمان بوو. ئەمەی لە هەرێمی کوردستان ڕوودەدا بە هەمان شێوە گواستنەوەی ئەو ئەزمونە ناشیرینەیە کە لە دنیاە وێنەی نییە بۆ ئەوەی کە پەرلەمانتار نوێنەری خەڵکە نەتوانێت ڕاستیەکان بڵێ و نەتوانێت بەرگری لە ماف و ئازادی و داخوازی خەڵک نوێنەرەکانی کە لە پەرلەمانن نەتوانن داخوازی لە داوای ڕەوای خەڵکی خۆیان بکەن کە بە دەنگی ئەوان چوونەتە ئەوێ. ئەمە هەوڵی سەرکوتکردن و هەوڵی دژی ئازادی مافی کاری پەرلەمانی و کەسانێک دەستیان بەسەر ئەم داهاتانە گرتووە. ئێستا دۆخی هەرێمی کوردستان دۆخێکی زۆر خراپە، نمونەیەکی زۆر ناشیرین پێشکەش کراوە بە دنیا کە دەیبینی ئێستا هەرێمی کوردستان دەسەبا بۆ پارێزبەندی پەرلەمانتارەکانی بۆ ئەوەی ئیتر دەنگی دلێر و ئازاد و دژی گەندەڵی نەمێنێن. ئەم جۆرە حکومڕانیە هەرێمی کوردستان بەرەو مەترسی گەورە دەبات و ئێستا نێوانی لایەنەکان بۆ بە دوو بەرە، بەرەیەکیان پارتی دیموکراتە و بەرەیەکیان لایەنەکانی ترەکە دژی ئەم هەموو پێشێلکاریە، دژی ئەم هەموو تاکڕەویە، دژی ئەم هەموو خۆسەپاندنن. لە دوای حوتی ئایارەوە جارێکی دیکە قسە لە سەرداگیرکردنی دام و دەستگاکانی هەرێمی کوردستان لەلایەن حزبەوە دەکرێت. لەم بارەیەوە سۆران عومەر دەڵێت پەرلەمان لە ژێر هەژمونی پارتیدایە و دەبێت ئازاد بکرێت. لە ئێستەیە پەرلەمان لە ژێر هەیمەنەی پارتیایە، وەکو چۆن لە ساڵی 2015 پارتی جارێکی تر پەرلەمانی داخست و سەرۆکی پەرلەمانی قەدەغە کرد کە بگەڕێتەوە بۆ شاری هەولێر. ئەم جارە ئەزمونێکی نوێ ممارەسە دەکەن، ئەویش ئەزمونی دەمداخستنی پارلەمانە، ئەزمونی لێسەندنەوەی مافی ئازادی کار و ڕادەربڕین و بیرروڕای پەرلەمانتارە. و ئەمە دۆخێک دروستەکە کە لە هەرێمی کوردستان ئەگەڕێنەوە بەرەو سەردەمی سەرکوتی ئازادی و بۆ ئەو سەردەمەی کە خەڵکی تر نەتوانێ بەم ستەمکاریە، بەم نادادیە، بەم هەموو پێشێلکاریە، بەم هەموو گەندەڵی و دزیەی کە هەیە قسە بکات. و ئەمە ناوی ئەو هەڵگرتنی پارێزبەندی لە سۆران عومەر هەوڵێک بوو بۆ بێدەنگکردنی، بەڵام دوای هەڵگرتنی پارێزبەندیش بەردەوامە لە داکۆچیکردن لە خەڵکی ستەم لێکرا و موچەخۆران. لە دوایین لێدوانیشیدا سۆران عومەر لەبارەی موچەوە ئاماژە بەوە دەکات ئەم حکومەتە شکستی خواردو و ئیفلاسی ڕاناگەێنێت. ماوەی 67 ڕۆژ تێپەڕیەوە بەسەر موچەی مانگی 12 ساڵی ڕابردوو. موچەی مانگی یەکی چەند وەزارەتێکی دابەش کردووە. ئەو پەرلەمانتارە دەژڵێت لە کۆتاییدا ڕۆژەکان دەگەێنن بە 90 ڕۆژ، واتە دوای 2 مانگ دەست پێ دەکات بە موچەیەک و بە مانگێکیش دابەشی دەکات. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز کاگرەبین بەخێر بن. زۆر سپاس بەخێر بن. ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین بەڕێستان لە بابەتێکە ڕۆژی حوتی ئایار بە ڕۆژێکی ڕەش ناو دەبن. بۆچی ناوی دەنین ڕۆژێکی ڕەش؟ چونکە ڕۆژی ڕەشترین بەوەڵا بۆیە زیاترم بوو تا چکە ڕۆژی ڕەشی پەرلەمان زۆرە، بەڵام ئەتوانم بڵێم ڕەشترینیانە. بۆچی ڕەشترینیانە؟ چونکە یەکەم جارە لە مێژووی پەرلەمانی کوردستانە بە هەموو کەم و کوڕیەکانەوە کە هەی بووە هەمیشە لە ناو پەرلەمانە خەڵکێکمان هەبووە قسە بکات و دەم هەڵبڕێت ئەگەر چی کەمینەیەکی بچووکیش بوون، ئەگەر چی تاکوتەرا بوو بن، بەڵام هەمیشە لە پەرلەمانە خەڵکی وامان هەبووە.
ئەم ڕۆژە بۆیە بە ڕەشترینی دانێم چونکە ئەو سنووردانانە بۆ هەموو کەسانی کەیانوێت لە مەودوا قسە بکەن یعنی ئەو کە مندان پەرلەمانەی کە ئازا بوون و هەمان بوون وە پیا ئومێدێکی لێ کرد کە لەو ئازادی ڕەخنەیە ڕۆژێک لە ڕۆژان شتێک سەوز بێ ئەوەشیان داخست ئەو ئەگەرەشیان داخست ئەو ئەگەرەی کە لە ڕێی ڕخنەیەم برە هاوڕێیانەوە ڕخنە فراوانتر بێ برادرانی تر ئازاتر بن لەگەڵیانە پشتگیریان بکەن ئەم ئەگەرەیان کوشت لەبەرەوە یەکێکە نەک لە ڕۆژە ڕەشەکان ڕەشترین ڕۆژی پەرلەمانە چکە پارێزبەندی کە تۆ لە پەرلەمانێن لە تارێ لابەی فکرەکە چییە؟ فکرەی پارێزبەندی ئەوەیە کە پەرلەمانتار نەترسێت نە لە دەسەڵات بترسێ نە لە دەسەڵاتی تەنفیزی بترسێ بە ویژدانی خۆی بێ ئەوەی ترسی هەبێت هەموو ڕخنەکانی لە حکوومەت لە دەسەڵات داران بگرێت پارێزبەندی فکری پارێزبەندی ئەوەیە بۆەوەی کەس نەتوانێت هیچ دەسەڵاتدارێ نەتوانێت ئیرهابی بکە ئیرهابی پەرلەمانتار بکە بڵێ شکاتت لەکەم بڵێ سجن دەکەم بڵێ چوزانم ڕوبەڕووی قانون دەکەم و پارێزبەندی بۆ مە هاتووە بۆی لەمە ئەندەمان پەرلەما کە تۆ ئەمەت هەڵگرت یعنی معناکەی چییە؟ معناوەیە ئەندام پەرلەمان پارێزبەندی نیە بۆی ناتوانێت حکوومەت بخاتە ژێر پرسیارەوە سنوورێکی دیاریکراویە ناتوانێت بیبەزێنێ بێت دەنگکردنێکی تەواوی کردنی پەرلەمانە بە مەجلیس تەشریعەکەی جارانی سەردەمی بەعس محاولەیەکە وێستە پەرێز پەرلەمان وای لێ بکەن مەجلیسی تەشریعی سەردەمی بەعس سەر مەجلیسی سەردەمی تەشریعی وابوو کەس نێوێرا قسە بکە هەموو شتانەی کە ئەوترا هەموو شتی ڕۆتینی و شتی ڕۆژانە بوو هیچ ڕخنەیەکی جدیتیانە بوو بەتەما قەت بڕوان ناکەم هیچ عێراقیەک چاوەڕێی کردوێ ڕۆژێ لە ڕۆژان لە مەجلیسی تەشریعیەوە شتێکی گرنگ دەربچێ نەمحاسەبەی وەزیر بکرێ نەمحاسەبەی حکوومەت بکرێ کەس بەتەمایە مەنە بووە خەریکە ئایانەوە پەرلەمانی شوا لێ بکەن بیکەن بە مەجلیس تەشریعی جاران کە کەس چاوەڕوانی هیچ شتێکی گەورەی لێ نەکات ئەوەی کە تا ئێستا هەبووە ئێمە بە درێژایی ناڵێم لەگەڵ هەموو ئەم ناخۆشیانە کە پەرلەمان بینیوێت میشە لە ناو پەرلەمانتارانان خەڵکی ئازامان هەبووە حتا لە کۆنەوە تا ئێستا ینی هەتا ئەو کاتەش کار تەنهایەکێتی و پارتی تەنها لە پەرلەمانە بوون هەر ئەندام پەرلەمانی ئازا و چاونەترسمان هەبووە جاروبار قسەی کردووە ڕخنەی گرتووە ئەیانەیە منەیەڵن ئوستازیان لابردنی پارێزبەندی لە کاکسۆران ئەوەیە کە ڕخنەی پەرلەمانتار سنووری هەیە و تا و ڕێگایە تا و جێگایە ڕێگا پێدراوە کە سەر بەرزەکان نەگرێ ئەتوانی سەرنجمەکان بگری ئێستا بڕۆک لە چووە زیرەگە پرسی بۆ هۆسی خۆ قسە بکە لە ئەتەوێ مدیر عام هینکەی بڕۆ لە مدیر عام بۆسی خۆ هێرشی بکەرەسە بەس هاتە سەرە گەورەکان سەرۆگۆزیران و سەرۆکی هەرێم و ناوەزلەکان تۆ بۆ نییە ئەبێت دەمت داخی و ئەبێ قسەنەکەی یعنی ئەمەی کە ڕوویە شوورەیەکی گەورەیە ئایبەیەکی گەورەیە تووشی پەرلەمانیان کرد ڕوڕەشیەکی گەورەیە کە بۆ پەرلەمان تۆماریان کردووە ڕۆژێکی زۆر تاریکە کە تووشی پەرلەمانیان کردووە ڕۆژێکە تکەتیا پێمانەڵێن ئەتوانین پەرلەمان بکەینەوە بە مەجلیس تەشریعی جاران کەسیش ناتوانێت قسە بکە باش بەس بۆ پرۆسەیەکی یاسایی لی نەڕوانی ڕەنگە بڵێن ئەمە پرۆسی یاساییەکە بۆ نمونە بڵێن دەزانی بۆ یاسایی نیە چونکە داواکاری گشتی داوای کرد زیاد لە ئەندام پەرلەمانێک شکاتی لەسەر لەلایەن یاساوە کە ئیهانەکرا ئیهانەی دەسەڵاتداریان کردووە وەزیریان کردووە فڵانیان کردووە فیساریان کردووە لە کاگومێت خۆش ناتەوە بیگرە کە شکاتی وەزیری پێشمەرگەی لەسرە کە ئیتیهامی کردەوەی کە لەگەڵ داعشاهینی هەیە بازرگانیان هەیە تا کاک عەلی حەمە ساڵحی خۆمان تا برادرانی ترکە هەموو شکاتیان لەسرە بۆ بەس کاک سۆران ئەگرێتەوە بۆ بەس سەروەری یاسا بۆ کاک سۆران نەخوا بۆچی لەبەرەوەی کاک سۆران ناوی کاک مەسرووری هێناوە ناوی کاک مەسرووری نێ ناوی هەر کەسی چکەی بێنایە ئەویش ڕەنگە چواردەم بێ چواردەمی بێنایە بەس ناوی کاک مەسروور نابێ بێنی خۆی شتەکە پێچەوانەیە لە دوای قسەکانی کاک سۆرانەوە ئەگەر وڵاتێکی ڕاست وایە داواکاری گشتی لە ژیاتیەوەی دادگا لە ژیاتیەوەی کاک سۆران بەگرتن ئەوایە داوای بەڵگەکانی بکردایەوە داواکاری گشتی یەکسەر شکاتی لە دژی کاک مەسروور بجوڵانایە و داوای لێکۆڵینەوەی بکردایە لانی کەم ئەم بەڵگانە ڕاستن یان ناست بڕۆن لێکۆڵینەوەی لەگەڵ بکەن ئەگە بەڵگەکان ڕاست بوون خۆ بێ مەمنونی کاک سۆران بن ئەو کەسێک کە تاوانی کردووە لێپرسینەوەی لێگەڵکەن ئەگە بەڵگەکان ڕاست نەبزان سەرچاوی بەڵگەکان لێکەوە هاتووە سەرچاوی بەڵگەکان بگرن خۆ کاک سۆرانە لە خۆی ئەمەی دروست نەکردووە ئەم بەڵگەی دروست کردووە ئەم بەڵگەیە گەیشتۆت بەدەست کاک سۆران ئەم بەڵگانەی وەکو ئەندام پەرلەمانێک کە
ڕازگۆی و فعلەن کوڕێکی لەوەتی هەیە سلمان دوێتی کوڕێکی ڕازگۆی بەڵگەکانی بۆ خەڵک ئاشکرا کردووە نەخۆی دێڕێکی خستۆتە سەر نە دێڕێکی لێین کردووە نە نووسراوی خۆیەتی کۆمەڵێ بەڵگە بۆ کاک سۆران چوە وەکو ئەندام پەرلەمانێکی بە ویژدان بەڵگەکانی یاوەتە بەردەمی خەڵکەوە ئەمە بەڵگەکانە دەبڕن لێکۆڵینەوە لەوە بکەن کە ئەمە ناکەن کاکی وازەحە ئەیانەوێت بڵێن کەس بۆی نییە ناوی ناوە گەورەکان بێت بڵێن ڕەنگە خەڵک بپرسێ یاسا لەکوێ گەڕوا مەسەرەن بەستەنا بۆ ئەو خەڵکانەوە بۆن کاتی خۆی هەر بۆ سەکردێکی گەورەی وەکو نەوشیرا مستەفا هەمان دادگا کە ئێستا نووسرایی بۆ پەرلەمان کرد و هەمان دادگا بوو کە نووسرایی مەسەلەن بۆ دەستگیرکردنی هەمان ئەو سەرکردەیە کرد لە 2016 ینی یاسارەکان کاگەن لەبیرت نەچی هەرچی ستەمکارە خۆ بە ناوی یاساوە خەڵگەگرێ عەبدوڵڵا ئۆجلان بە ناوی یاساوە لە ژووری لە سێدارەدان چاوەڕێی لە سێدارەدانەکە لە جمهوری ئیسلامی ئێرانە و هەموو کوڕە قارەمانەیە مەنەکە چون بۆ لە سێدارەدا خۆ بە گۆترەی نەکراون لە ڕێی مەحکەمە و دادگاوە دراون بە سێدارە لە عێراقی سەردەمی باسە کە ئایجیرای خۆ لە گۆترەی ئەعدام ناکرای برام محکمەیەکە بۆ محکمەیە دایسینیاکە ئەو سەروەری یاسایە ئەو سەروەری یاسای برادران باسیەکەن لەم نمونەیە ئەو سەروەری یاسایە نییە کە ماڵێن سەروەری یاسا کاک کە حاکیم جارەمانە شێواندویانە فکری کە وڵاتی گەڵی یاساتیە سەروەزای فکرەکەی چیە کاک مەسرور وەکو کاک سۆران وایە ئەمە سەروەری یاسایە واتە ئەگە کاک مەسرور غەڵەتێکی کرد ئاینی کاک سۆران ئەبێ بچێتە بەردەم دادگا نەگەوەیەگە کاک سۆران ناوی کاک مەسروریەنا ئەو سژنکەی ئەو لەژێی خۆی بمێنێتەوە ئێستا ئەمە ڕێک نمونەی فکری ئەساسی سەروەری یاسا ئەوەیە کە دەسەڵاتدارە گەورەکان بە هاوڵاتی ئاسایی یەکسان بن لە بەردەمی یاسایە ئەگە هەڵەیان کرد ئەو مەنسەبە حکومیان ئەو مەنسەبە معنەویان ئەو مەنسەبە حیزبیان نیان پارێزێ لە بەردەمی یاسایە نەگەوەی هاوڵاتیەکی بەسیط کە تاوانێکی کردو بیتە بەردەم یاسا بڵێ وەڵام سەروەری یاسام دروست کردووە فکری سەروەری یاسا فکری ئەوەیە کە دەسەڵاتدارە گەورەکان بتوانی بەریتە بەر محکەمە نەک هاوڵاتی سادە و بەس ئەوەی کە ئەمڕۆ پەرلەمان لە خولی پێنجەم پێگەشتووە کەم کوڕی لایەنەکانی تریشی تێدایە مەسەلەن مادام حیزبێک هەیمنە هەبێ بەسەر پەرلەمان بتوانێت بۆ خۆی بەکاری بێنێت هەڵەی گەورەی کە من وەختی خۆشی ڕەخلەم گەل لە ڕێکەوتنی گۆڕان و پارتیە وەختی خۆشی لەسەر تەلەڤیزۆن قسەم لەسەر کرد یەکێک لە هەڵە گەورەتنەکانی ئەو ڕێکەوتنەکە و برادرانە بەکەم گرتیان و ئێستا ئەمڕۆ دەرەکەوێکەینە ئەزانی بە درێژایی تاریخی ڕێکەوتن لە دوای 2023ەوە هەمیشە مؤسسەیەک لە مؤسسەکان لەژێر دەسەڵاتی پارتیانە بووە حکوومەتی بەدەست بووە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم بەڵام پەرلەمانی بەدەست نەبووە هەمیشە پەرلەمان بەدەست هێزەکانی جیاواز لە پارتیەوە بووە پارتی نەیتوانێت لێیا هەمیشە هیچ بکرێت لەم ڕێکەوتنە بەهۆی قانون بەهۆی ڕێکەوتنێکەوە کە بە ناوی ئەوەی کە کەمەنەتەوایەتیەکان نوێنەرایەتیان هەبێ لە سەرۆکایەتی پەرلەمانە پارتی دوو کورسی سەرۆکایەتی پەرلەمانی بۆ خۆی مسۆگەر کرد وە گەمژەیە پێم بڵێ ئەوانەی کە لە کوردستان ناشین بە هەموو عەزاد بە سیاسیەکانەوە کە باسی کەمەنەتەوایەتەکان نەزانین کە ئەو کەمەنەتەوایەتیەکە هەیە سەر بە پارتیە و هەموو ئەوانە لەژێر هەیمەنەی پارتیان دڵنێکی پارتی واتە زۆرینەی سەرۆکایەتی پەرلەمان بوو بە پارتی کەوتە دەست پارتی و خۆ دەزانی قانونی پەرلەمان وایە کە تیا دوو کەس لە سەرۆکایەتی بە زۆرینە حکومە درێ واتە پەرلەمان کەوتە دەست پارتی هەر ڕۆژەوتم پەرلەمانیان تەسلیمی پارتی کرد و برادران لەسەرەوە لێ مەلەکەی گۆڕانیانی کێتیە گۆڕانیش رازی بوو پێخۆ یەکەم جار گۆڕان کردی یەکێتیش دوای کەوت بە هیچیان بە جددی ئەمەیان وەرنەگرت کە ڕۆژە لە ڕۆژانەوە تا لە دۆخێکی ئاوا بۆ دێتە پێشە چونکە ئێستا ئەم قانونە ئەگەر سەرۆکایەتی پەرلەمان هەردووکی ئەوان نەبووە ئەساسەن ئەو بەندەی توانی هەر نەچێتە ناوینەوە تا سەرۆکایەتی هەر نەچێتە بەرنامەی کارەوە بەڵام پارتی ئەم جارە قۆرخی کردووە بۆیان دەرکە پەرلەمانیشی ئەوانە حکوومەتیشی ئەوانە سەرۆکایەتی هەرێمیشەوانە وڵات بە کامڵی بە تۆ پزی لەبەر دەستی پارتیایە و برادران بە تۆ پزیەمایان پێشکەشکردن بەڕاستی ئەو یەکێک لە خەلە لە گەورەکانی ئەو ڕێکەوتنە و ڕازیبوونیان بەم خاڵەیەکێک لە ئەوەی خزمەتکردنە یاخود کەم تەرخەمی لایەنەکانە تەرخەمی کەم بینین یعنی تەسک بینی یعنی دوور نەبینی ئەوەی کە ئەم ڕێکەوتنی کەیکەی چ نەتایجێکی هەیە یعنی وەختی خۆی کە تۆم ڕێکەوتنی ینی نابوو بزانم نەتیجەیە و ئێمە چەند هاوارمان کرد کاکەم ڕێکەوتنە خراپە لەبەرەوەی ئەم خاڵە واکە و جوان نەگرت ئێوە تاسن نەتیجەکەی حسابینی پەرلەمان هەموو حیزبەکان هاتوونەتە دەرێ بەس پارتی لە ژوورەوە وە بردیە سەر ئەمە جارانەگە سەرۆکایەتی پەرلەمانیەوە بۆیە بە هیچ شێوەیە سیناریۆیە ممکن نەبوو ڕووبدا باش ئەی ئێستا بژاردەکان چین لە بەردەم لایەنەکان بۆ ئەوەی کە بەڕێز دەڵی پەرلەمان لە سێواندا بۆی ئازاد بکرێ ئەنی چی بژاردەیەک لە بەردەم یەکێتی گۆڕان کۆمەڵیەگرت و مەسەلا خەڵکی ناڕازی
بە بۆ چوونی بەڕێز چاوەڕوانی منەوەی بە قسەی من ناکەن بەڵام من خۆم شخصیان ڕێیم وایە ئەگەر مووقفی ڕاستەقینەوە دێ هەمیان لەو حکوومەتە بکشێنەوە ولا پەرلەمانیش بکشێنەوە بڵێن کاکە مادام تۆ گوێ لە کەس ئەگری گوێ لێ ئێماگری چیت بێ لە وڵاتە ئایکەیت وەسبێن ئەمە بە سەر خۆشیان نایەت و لە هەمووشیان وایە کات ڕۆژ بە ڕۆژە کامێکیان بێت دڵنیەکە بەشداری لەگەڵا نەکەن فەرمو خۆ بەتەنیا حکوومەتە خۆت حکوومەت بە خۆت پەرلەمان بە خۆت دادگا بە چیەکەی بیکە هەر هەمیان بێنە دەرەوە یا چونکە بێ پارتی لە شوێنێکا بۆستێنی بێ ڕێگای لێ بگری کە ئازاد نییە لەوەی هەموو سنوورەکان ببەزێنێ یعنی ئەمەی کە تۆ ئاوا پەرلەمان یەکجارەوە بێ نرخ بکەی و بەوەستی خۆت چه دویست پارێزبندی لەسەر لابی چه دویست لە ئەندام پەرلەمانی دەریکەی کەی ویستە دای بخەی کە دویست بیکەیتەوە یا حیزبانی ترە بن بە بووکە شوشە لە بەردەستی ئاگە قبولیان بووکە شوشەیەەکەم با بەردەوام بن بەڵام ئەگەیانەوەی ئیرادەی خۆیان هەبێ و هیچ نەبێ احترامی دڵڕایانی خۆیان بگرن نابێ ئەمە قبول بکەن و قبول نەکردنیشی چیە بە بڕای من بێنە دەرێ لەو حکوومەت و لە هەمووی بێنە دەرێ فەرمونون بڵێن یایەوە بیکەنیان نایکەن لەگەڵیان باشە بەس ئێنی پێ دوایە گۆڕان و یەکێتی لە حکوومەتی شارڕۆڵیان نییە هیچ ڕۆڵی کێوتیان نییە ئاراستەی باشکردنی مەسەڵەن ژیانی چیان پێ ناکرێت کاکە ئەوە لە بۆیان ڕێگایان بۆ نایجیرێکە ئەندام پەرلەمانێک پارێزن کە ڕخنەی گرتو ماڵ داوا بێ چیان پێکرێت لە حکوومەتە هیچیان پێ ناکرێت کاکە ئەوەی کە پارتی نێوێ ناتوانێت ئەمانە ناتوان بیکەن خۆشیان وایان کردو بەم زەعیفی خۆیان بەم بێدەمبوونەی خۆیان بە بڕای من ئەگەر ئەمانە ئیرادەیەکی بەقوەت بەیەکەوە پێی بڵێن نا بە پارتی ناتوانێت وا بکە بەس باشە زانێک نەکوڕێ و ئیشن نەو ئیرادەیە لەمانە هەیە لەبەرەوەی یاریەکەی بۆ چۆتە سەر جارێ و هێزانە لە بینی خۆیانە پڕن لە ململانی ئەوەنەی خەریکی قسەوتنن بە یەک واگەیان لە پارتی نەماوە بەعزێجار یعنی ئاگایان لێ نییە کە لە ژێر ئەو ناکۆچیەوانە وڵات چۆن ڕابڕێەوە خەتای خۆی ڕاستی بێ ئەم پەرتەوازی بینی خۆیان ئەگەر نابەیەکەوە ئەگە هەمیان بۆسن لە بەردەمیا خۆ پارتی بەتەنیا چیە کات یعنی خۆ بەتەنیایکی پێ ناگرێت کاک حەچی ئەتوانی ناچاریکەی بەڵام نە ئەو ئیرادەیە لەم هێزانە هەیە نەو ناکۆچانەی بینی خۆشیان ڕێگایە مایە حساحەکە چۆڵ بۆ ئەوان و پارتیش لەسەر ململانی نێوانیان یاریەکە ها بەشی خۆی هەم یاریەکە هەم دەستی تیا هەیە هەم برێشی پێەیە باش ئەی ئۆپۆزیسیۆنش بەلاواز دەبینی ئێستا لەم باردۆخە ئۆپۆزیسیۆن بەداخەوە هەر لە بڕای من هەر لەو کاتێک کە گۆڕان چۆنا حکوومەت ئۆپۆزیسیۆن سنگەرێکی گەورەی لە دەزاوانە ئێستا ئێمە بەزنەوەی نوێ و کۆمەڵ و یەکگرتومان لە هینە هەیە کورسیمانەیە شووی کورسیەکانیان کەمە ینی بە کورسی کەمن بەڵام ماون گۆڕان وەختی خۆی چەند کورسیە بوو ژمارەیەکی کورسیەکانی ژمارەی کورسی ئێستا 12 کورسیە ژمارەی نەکان زۆر کەمە ڕاست دوێ من حەزم مەکەن لە ئەساسەوە میان بچناوە ئۆپۆزیسیۆنەوە من ڕێیم وا بوو یەکێتی و گۆڕانیش نەچنا حکوومەتەوە با یەک جار لە هینە کێ زۆری نوێ ناو فەرموو با حکوومەت تەشکیلکە بە تاقی تەنیا خۆی یا قەیناکە با گۆڕان و پارتی بەیەکەوە گۆڕان و هین بیکەن یەکێتی و معارەزەیەکی بەهێز لە دەرەوە بێ من حەزم لەوە بوو حەزم ناکرد هەستێ چوارە هێزە گەورەکە بەشداری بکەن هێزێکی گەورەی ئۆپۆزیسیۆن هەمیشە لە دەرەوە هەبێ کە بتوانێت زەختێکی بەڕاستی و فعلی بکە نەک زەختێکی تەنها عەلامی و هین بکرێت هێزێک بێ کە توانای هەبێت هەم زەختی عەلامی بکە هەم زەختی دیبلۆماسی بکە هەم پەیوەندیەکانی لە دەرەوە باش پێ هەم بتوانێت جەماوەر بە بجوڵێنێ ئەگەبی فشار بکە ئێستا زۆر ئەمە لە بەردەستی هینا نەماوە بەڕاستی ئۆپۆزیسیۆنە گۆڕان هەتا جاران کە گۆڕانی تیا بوو گۆڕان هێزێکی جەماوەریشی لەگەڵا بوو ئەیتوانی خەڵک بجوڵێنێ ئێستا ئەمە نەماوە زەی بەڵام ئێساگە یەکێتی لە ئۆپۆزیسیۆنە بە یەکێتی بە ئاسانی توانی ئەم دەورە ببینێ لەگەڵ ئۆپۆزیسیۆنە هەم دەستگایکی عەلامی گەورەی هەیە هەم علاقاتی دەولی بەرفراوانی هەیە و هەم قاعدەیەکی بەرفراوانیشیە ئەیتوانی زیاد لە ئامێرێکی زەختە بێ بەکاری بێنێ بۆ ئەوەی پارتی و دەسەڵات ناچارکە بۆی کە هەنێر ناوبنێ باشە بەس ئێستا ئەمە لە بەردەستی ئۆپۆزیسیۆنە نەماوە داخۆ باشە بەس وەکو سەردەمی ئەم کابینێ زۆر باز لە مەترسی حکوومەتێکی پۆلیسی دەکرێت ئەو مەترسیە هەیە بۆ نمونە ئەوەی کە دادگایکردنی ڕۆژنامە و پارێزبەندی لە پەرلەمانتارەوە مەترسیداریان کارێکی ئاسایی مەسرور کارنامەکەی پێشکەش کرد من لە ئێنارتی قسەم لەسەر کرد کارنامەکە ئەگە جارێککە خەڵک بچێ بیخوێنێتەوە چونکە بخێنرێتەوە باشە چونکە دەرەکەی چەند درۆمان لەگەڵاکرا کارنامەکە لەسەر وەرەق زۆر باش بوو کارنامەکە یەکێک لە خاڵەکانی بەسیەوە بوو کە کاک مەسرور تەییدی پەرلەمانێکی چالاگەکە کە لێپرسینەوە لە حکوومەت کاوە دەستی پەرلەمانەکرێتەوە ئەکاتەوە بۆ لێپرسینەوە لە هەموو کاربەدەستانی حکوومەت هاوکاریکی باشە بێ دەری خست کە نەگوانیە بەعکسەوە خۆی ئەبێ بە موسیبەتێ بۆ پەرلەمان و دەمی هەموو پەرلەمانتار داخە ئەمە وعدێکی درۆ دەرچوو من لەو
چاپێکەکەناوتم سێ تەحەدای گەورە لە بەردەم کاک مەسرور هەبێ لە بەردەم یا بیبینی چیەکە تەحەدای یەکەمیان لەگەڵ پەرلەمانە چیەکە وعدیە کە لەگەڵ پەرلەمانە باش بێت دەرکەونەک باش نییە دەمی هەمووانە داخاکە ئەوێرن قسە بکەن وعدیە بوو کە مەسلەی ئابووری چاک بکە لەوەتی کاک مەسرور هاتۆتە سەر حکم بە خۆ دەزانی هاتنەکەی هاوکاتی دیعایشی زۆر بکۆزی ئابووری باشە بێ و دژی گەندەڵیە وەستێ و گەندەڵی ناهێڵێ و پارەی دزراوە گەڕێنێتەوە و چەند ساڵە ڕات و هیچ شێک لەو هینە نابینین بەعکسەوە باس لەواکرێک کە ڕەنگە ئەم دیسەوە موچە نەتوانڕێ بدرێت هەباز لەواکرێ ئەم دیسەوە ڕەنگە دەستکاری موچە بکرێت بباز لەواکرێ ڕێکەوتن لە بەغایە ڕەنگە بە ئەزمە و قەیرانی گەورەی تێبکەوێت ئەوە هیچ عینی حکوومەتەکەی پێش و ئیلتیزاماتەکانی بەرامبەر بەغا جێبەجێ نەکرد دوو کارنامەی لەگەڵ ڕۆژنامە نووسانە کاک مەسرور کارنامەی لەگەڵ ڕۆژنامە نووسانە زۆ خراپە کوڕێک لە هەولێر تەنها ئەوەنەی ودوتی ئەگەر موچە نەدەن حەقە خەڵک خۆپیشاندا کە لەسەر قسەی گیرا خۆشەوەی دوو ڕۆژ دوایەوە موچەیاننا ئێکاکە تۆم کڕۆ بۆ برد خۆم کڕوتی ئەگەر موچە نەدرێ خەڵکەکە مزارە بکەن دوو ڕۆژی بردۆ موچەتدا ئەم کوڕە ئەگەر تەنها بۆ چاوترساندن نەبێ بۆی نەبێ چ معنایشتەیە لەسەرم قسێ بیگری دوای ئەوەش بەریاننا ڕوبەڕووی هزار شکاتی تریان کردوێتەوە خۆتش ئەزانی ئەمان ئەتوانن هەر قسەیەکە کردوێ توانن هینێکی یاسایی بۆ بدۆزنەوە چونکە یاساکانیان ئەوەنە جیوەیی نووسیوە هەموو کەسێکمان توانین پێ بگرین هەمومان نتوانین ببین بە تیرۆریز لە بەردەمیەوەنە هەمومان نتوانین ببین بەو کەسەی کە ئاسایشی کۆمەڵایەتیمان خزۆتە بەرزێنجا لە یاسای ڕۆژنامەگەریان شانە هەیە وەختی خۆشی کە زۆر قسەمان لەسەر سیستەمی گشتی و ئادابی گشتی و بەرژەوەندی گشتی و ئاسایشی گشتیە خاتەمەترسیەوەی چی ڕوون نەکراوەتەوە توانن هەر قسێکمان بگرن بڵێن ئەمە تا ئاسایشی گشتی و بماندن ماحکەمە و زیندانمان کەن کارنامەی کاک مەسرور ڕۆژ بە ڕۆژ دەرەکەوێ بەرەو خراپیەوە لەگەڵ هینەکاریشی ڕازبوو نەبووە لەگەڵ کارنامەکەی خۆیان ڕازبوو بەس دەمان کەم نییە کاک ڕێبین ئێستاوە دەمانگو تقریبەن ئەمڕۆ سێ ڕۆژە دەمانگو سێ ڕۆژ ینی کەم نییە بۆ هەڵسەنگاندنی حکوومەت یاخود سەرەتایەکی خراپە و دەمانگە ڕێگای نەیە کە تەحملی بکەین بۆستینانی لە فرسەتی بیتێ کابرا هات یەکسەر بە دەمکوردکردنی ڕۆژنامە نووس لە سەردەمی کۆرۆنایە سەردەمی کۆرۆنا هەموو عالەم مەشغوڵی ئەمە ترسیە و هەموو حکوومەتەکانی دنیا خۆیان تەرخان کردووە بۆ ئەمە کورە لە ئێرانی جمهوری ئیسلامیە سجنەکانیان بەررا کاگە نەسجن بکە خەڵک بگرن سجنیان بەررا خەڵکە سجن بوو بەریرا لەبەرەوەی ئەزمەیەکی گەورەی نەخۆشی هەیە ئەم لەو کاتەیە چوون ڕۆژنامە نووسێکی لەسەرەوەی قسەیەکی کردووە یا بەگرد لەم لاوە باسی دۆخێکی نە پارێزبەندی لەسەر کاک سۆران لا بردووە تەنها لە بەرەوەی ناوی جەنابیەناوە ماڵە شەو سەر لە ئێوارە دیارە برام ئەمەی کە کاک مەسرورێکە پێم وایە وڵات بەرەو قەیرانی گەورە بە وڵات بەرەو تاکڕەویەکی گەورە بە وڵات بەڕەو بێدەنجێکی گەورە بڕە کە ڕوونادا خۆشبەختانە ڕوونادا بێگومان ڕوونادا خۆی مشکلێم برادراناوەیە وەختی خۆی منم ئەم قسەیەشم کردی وادارم پیان ناخۆشە بەڵام حقیقەتە هەمیان خەن بەوە بینن ببن بە سەدام حوسێنێکیکە بەڵام هیچ بە هیچ شێوەیە کەرەسەکانی بوون بە سەدام حوسێنیان لە بەردەستانیە نەئەتوانن هەموو کۆمەلگای کوردی سەرکوت بکەن نەئەتوانن هەمووی کۆمەلگای کوردی بکەن بە خۆیان نەئەتوانن هەمووی بێدەم بکەن بەزەم خەونەیان هەیە هەر بەم خەونەشەوەژین بەڵام ئەم خەونە ئەبێ لەگەڵ خۆیان نابی بەنە قەبرەوە چونکە ئەمەیان بۆ ناکرێ درەنگ یا زووە بێ بەم قەنەعەتە بگەن ئەمەیان بۆ ناکرێ بۆچی بۆ ئێستا کۆمەلگا بێدەنگ نەبوو بۆچی وان ناکرێ کۆمەلگا کوا بێدەم بۆ کاگین ئێوە ئەم کاکسۆرانی چیە کاکسۆران کۆمەلگا نییە بەشێک نییە لە خەڵکی کۆمەلگا ئێوە کوڕاگە لەبەر کۆ خەڵک نەبێ چیاوە لەم سەر ئێشەیە خەریکە ڕەنگە سجنیشکەن بێگومانم پارێزبەندیان بۆ لا بردوێزە تووشیان واعی شکاتی بکەن خوازەژانە چی بۆ دۆزنەوە و بە چ تۆمەتێکی ژەیان بین هەرەوەنە مانزانی کەوتیان تیرۆریزمیی کۆنیشەوە بە ناوی تیرۆریزمیشەوە محکەمەی بکەن ئەی بۆ کۆمەلگانی یەکاکەهین بۆ گەنجانی کە ئێستا قساکەن لە ناو فەیسبووکە و لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە و لە ناو تەلەڤیزیۆنایەوە کۆمەلگانیە ئێوە مامۆسایانەی کە ڕۆژانە بە درێژایی ئەو هەماوەی هەموو خۆپیشاندانیان کرد و ئێساش پڕ لە ناڕەزایەتی و تۆڕە کۆمەڵایەتیەکانە ئێوە کۆمەلگانیان نا کۆمەلگایمە کوا بێدەنا کۆمەلگایمە باجی زۆری یاوە ڕۆژ نییە کەسێ زیندانی نەکرێ عەزیەت نەدرێ و تووشی سەرێشەنون بێلێنەوە کۆمەلگایمە بێدەڵ نەبووە باش ئەی سەبارەت بە سەردەم بەڕێزت باز لەوە دەکەی کە ئەم سەردەمە سەردەمی تاریکیە ئەن لە چ ڕوویەکەوە ئێمە لە سەردەمێکی تاریکداین لە سەردەمەکان کەیانوێ حەقیقەتون بکەن سەردەمی تاریکی کاک مەریوانی وریاقانە شەرحی کرد ئەمە مستەڵەحێکی هەنە ئارنێتە باسی سەردەمێکە کاکەتیایە دەسەڵاتدار ئەوە نییە کە ڕاستی درۆکە بەڵکو باسی قۆناغێکە کاکەتیایە نووسەرانێکی زۆر
سینەماکارانێکی زۆر هونەرمەندانێکی زۆر ڕاگەیاندکەرانێکی زۆر هەمویان لە کاران بۆ ئەوەی ڕاستی بشارنەوە یعنی هەوڵێن واقعێک بەرهەمبێنن کە درۆیە کە ڕاست نییە بەڵام وەکو ڕاستی دەرخواردی خەڵکیەیەن و ئەمە لە کۆمەلگای ئەمە خەریکە وای لێە یعنی ئێمە هەرەوە نییە کە دەسەڵاتێکمان هەیە ڕاستی ئەشارێتەوە ڕاستی بە خەڵک ناڵێ نا ئێمە کۆمەڵێ کەسمان هەیە نووسەرمان هەیە زانکۆکارمان هەیە ڕاگەیاندکارمان هەیە واقعێکی درۆ بەرەمێنە وەکو هینی ڕاستی بە خەڵکیڵێتەوە لە چیا من ئەمەم بۆ هات لەو بینەی پێشا کوڕێک بە ناوی مستەفا سەلیمی گوایە هاتووە پەنای بۆ ئێرە هێناوە بەڵام تەسلیمی ئێران کراوەتەوە خەبەرەکە یەکەم جاروا بۆ من هات من کە ئەمەم نووسی یەکینی تونم لەسەر نووسی کە ئەوەی ئەم کارەی کردووە خیانەتەوە فعلەنەوەشی ئێستا ژەڵێم ئەوەی ئەم کارەی کردووە خیانەتە واگەر لەسەری بسەلمێت کە ئەمە کراوە لێکۆڵینەوە بکرێت حەقا و کەسەوەکو خاین مامەڵە بکرێت چونکە ئەم کوڕە پەنای بۆ ئێرە هێناوە بە هەموو قانونی دنیاواز لەوە بێنە کاکە ئەمە پێشمەرگە بووە کورامە بەڕاستی مجریمە مجریم نییە پیاوی باشە خراپ نییە بە هەموو هینێکی زەمینی دینی ئاسمانی هەر کەسێ پەنای بۆ تۆ هێنا ئەبێ بیپارێزی لە هەموو دنیاە وایە ئەبێ احترامی ئەوە بگری احترامی سیادەی خۆ بگرێ بێ بیپارێزی نابێت تەسلیمی وڵاتی شکی تۆ بە تایبەتیەگە حکمی لەسەر بێ ئێم کوردیشە کوردی خۆشمانە هی وڵات ئیشارەکانی کوردستانی پەنای بۆ تۆ نابێ کاکە وڵا خیانەتە تەسلیمکردنەوەی بە هەموو معنایە خیانەتە بۆم هات پاش ماوەیەکی کە خەبەرێکم بۆ هاتنە وەڵامە ڕاست نییە ئەمە درۆیە ئەسڵ و ئەساسی نیەم پیاوە هەر نهاتۆ بۆ ئێرە و تەسلیمیش نەکراوەتەوە چەند بەڵگەیەکم پێگەی کە ئەمە ئەسلمێنن کۆمەڵە بەڵگەی کەم پێگەیش کە ویتریانە سەلمان ئێمە سەردەمی تاریکی نییە لە وڵاتێکە دوو هەم ناولەتە نیشمانەوەی لە هەڵەبجەگەوای لەم سنوورە بووە ناتوانین بزانین ڕووداوە ڕاستیەکە لەکوایە هەیە بەڕاستی تەسلیم کراوەتە ئێمە سەردەمی تاریکیەوەیە فعلەن کە نتوانین حکم بیت سەردەمی تاریکی داهاتیشە شاردنەوەی سەردەمی تاریکیە لە بودجەیە لە قانونە لە هەموو شتێکا کاکی تەسەور کە تۆ لە وڵاتێکی نەوتیایت تا ئێستاژەم هەموو نەوتە ئەفرۆشرێ پەرلەمان نازانێت چۆن ئەفرۆشێ نەگەێمە واز لە ئێمە بێنە کاکە ئێمە پەرلەمانتار مەسوولە گەورەکان نازانین یا کۆمەڵی کەسی دیاریکراو نەبێ کەس نازانێت چۆن ئەفرۆشە کەس نازانێت داهاتەکەی لە چیایە باز لە قەرزێگەکرێت کە کوردستان لە ژێربارایەتی جگەل لە کۆمەڵی کەس نازانن 28 تریلیۆن یەک بەشەر نازانێ ئەم قەرزە ئێمە بۆچی ئەم بانە قەرزارین ئێمە وڵاتێکی نەوتین بۆچیەوە قەرزارین یعنی ئێمە قەرار بوو کە نەو دەرێنین وەزعمان باش بێ ئێمە لەوتی نەو دەرێنین سەرمان چۆ بە قوڕاشتیوە لە کوێی دنیاە هەیە وە کەسیشی ناگا بۆ یعنی ئێمە سەردەمی تاریکی نییە بالمقابل کۆمەڵێک ئەعلام و کۆمەڵێک ڕاگەیاندکار و کۆمەڵێ نووسەرت هەیە ڕێک پێچەوانەیە وێنێت پێ بە هەر بەپارەی نەوتیش ئەمە دەکەنم بەڵێ بەپارێ من وڵاتێکە پیشانیان کە هەموو شتێتیا باشە و حکوومەت هەموو شەکانی خۆی جێبەجێ کردووە و قانون هەیە و یاسا هەیە و سەردەمی تاریکیە سپاس دەکەم ناو بڕێکمانەیە دەکەین وڵاتان بەڵە بینەرانی بەڕێز ناو بڕێکی کورتو دەکەین وڵاتی تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تەن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریش کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن
ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان 4 قوڕنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی 4 قوڕنە. سۆزی دایک بەهێزمان دەکات. دوای پێکەنین و گریان شیری ئەپتلۆن ئارام بەخشە. بۆ ئەوەی منداڵەکەت لە شولارێکی تەندروست و بەهێزی هەبێت، شیری ئەپتلۆنی هۆڵندی بەکاربێنە. شیری ئەپتیلۆن لە تەمەنی 1 ڕۆژی تاوەکو 3 ساڵی بەکاردێت. ئێستا توانە و هزر و داهاتووی منداڵەکەت زامن بکە لەگەڵ شیری ئەپتلۆنی هۆڵندی. شیری ئەپتیلۆن ڕاستەوخۆ لە هۆڵندا بۆ کوردستان دێت. ئەپتیلۆن باشترین شیری سەردەم. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0حوسەد و 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بڕست کاکرێبین گەرم وڵای بەڕست پێشتر باسی سەردەمی تاریکیت کرد، بەڵام ئەگەر بینە سەر مەسەلەی موچە مەسەلەن حکومەتێک ئەگەر نەتوانێت موچە دابین بکە، نەتوانێت پارێزگاری لە سیادەی هەرێم بکات، خزمەت گوزاری نەبێت، هیچ مبڕاتێکی حکوومەتکردن لە کوردستانە نەماوە ئازایی، چونکە خۆ تۆ چیە حکوومەت دەبێت ئەمن و ئاسایش پارێزێ وەڵا لە باغەدر نەکەین لە ڕووی ئەمن و ئاسایشەوە باشە. یعنی برادران لە ڕووی ئەمن و ئاسایشی کوردستانەوە کە بێگومانەمە تەنها خۆیان نین، پێم وای هاوکاری خەڵک لەم هینە شەهرمەتی دەرێکی باش بووە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە جێگەی دەستخۆشین، ینی لە چاو ئەو منتیقە جوغرافی کە کوردستان تیاژیت و کە پڕە لە کێشە و تەقینەوە و چوزانم دزی و کوشتن و بڕین و ئەم شتانە بەم وەزعابووری خراپەوە لە ڕووی ئەمن و ئاسایشەوە تا ڕادەیەک جێگای دەستخۆشیە ئەمە هین نەکەین ینی لە جێی خۆیان، بەڵام هەموو کارنامەکان سەروەریش بە وڵاتانی دراوسێ بێدەنگن وایە چۆن ینی نێو بردومانەیە کە لە وڵاتانی دراوسێ ئەوە لە ڕووی سیاسیەوە مۆزوعی ترە ڕاستەکەین باسی ئەوە ناکە باسی ئەوی ئاسایشی گشتی ناو شاروینەکانەکەم ئەمان مۆزوعێکی ترەوە ڕاستەکەی، بەڵام وەکو ترکاکە کە حکومە دەبێ بتوانێت موچە دابینکە، بتوانێت ئازادی و کەرامەتی خەڵک پارێزێ، بتوانێت فەساد و گەندەڵی نێڵێ. ئەم حکوومەتە لە هیچیان لە تا ئێستا سەرکەوتوو نەبووە. ڕاستە خۆ ئەم حکوومەتە کە دروست بوو خۆی بەسەر قەیرانە هات، بەسەر قەیرانێکی قورسی قەرزێکی گەورە کە کەس نازانێت لە چیەوە هات، بەڵام بە مژدەی گەورەشەوە هات کاکە، بە مژدەی تۆ هاتی کە لە هەموم گەندەڵیانە دەی کۆتایی پێێنی قۆناغێکی تازە دەست پێەکەیت لەگەڵ بەخایە ڕێەکەویت، هیچ یەکمانە نێناوەتە دی. بڕیار بوو 250,000 بەرمیل بچێ بۆ ئەوێ لە مقابلیان مەفعلەن ئەو ڕێکەوتنە کرا خۆ دەزانیت موچە بژایەوە و خەڵکە مووی موچەی وەرگرت و یەک دوومان موچە ایراوەکو خۆی ێ باش کاکە بۆ جێبەجێ نەکرد. ێ باشە کەسیش نییە لیان پرسێتەوە تۆ بە چه حەقێک ئەمە جێبەجێ نەکردووە، بۆچی ئەم بیانۆتدا بەدەست بەخاوە بڵێ تۆ نەوتێ نەناردووە منیش موچە بۆ نانم بۆ ئەم بیانۆتدا بەدەستەوە بۆ جێبەجێت نەکرد. ئەگەر حکوومەتێک مشوری خەڵکەکەی خۆی بخواد بەرپرسیار بێ لە بەردەم خەڵکە خۆی خۆیان ئەبێمانە لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ، بۆچی ئەماکەن، بۆچی یاری بە چارەنووسی ئەم خەڵکاکەن، بۆچی مقدەرە
وەزاراتە گەوریان لە بەردەسایە و ئاوا نابەرپرسیارە نیەکەن خۆ کەس نیە لیان پرسێتەوە ئەوە خۆی بێ پەرلەمان لەمانە پرسێتەوە ئەو وەزعی پەرلەمانە کاکسۆران دوو قسەی لەسەر سەرۆکەکەی کرد پارێزبندیان لا بردۆ خوازەژانە دوایەوە ئەنوێت تووشی چ کێشەیەکی بکەن ئەزایی کاکی حەکیم یەک قسە هەیە ئەمە مەخلەسی کەلامە ئەم حکوومەتە لە قەیرانەوەمان با بۆ قەیرانیشکە ئەم حکوومەتە وازەحە چارەسەری ئەم کێشانی پێ ناکرێت چونکە هەموو ڕێگوڕیشەکانی کە کێشەی لە حکوومەتە دروست کردووەکو خۆی ماوە باشە بەس ئەو چیرۆکەی کە لە مەسەلی موچە و نەوتیشێ لە هیچ شوێنێکێ مەسەرەن تۆ ئەوەندە قەرزدار حکوومەتێکی نەوتیم نەبیستنیوە نەتوانێت حکوومەتێک دەوڵەتێک نەوتی هەبێ نەتوانێت موچەی کارمەندانی بە ئەمە بەس لە کوردستان هەیە یعنی هیچ دەوڵەتێکی نەوتیم نەبیستووە نەوتی هەبێ نەوت بفرۆشێ نەتوانێت موچەی کارمەندانی بە بەس لە کوردستان هەیە عادەتەن ئەو دەوڵەتانەی نەوتیان هەیە نەک موچەی کارمەندانیان هەیە تەنمیەکی اقتصادی گەورە لە ناویانینەکە کاکە هەموو خلیش کە ئێستا ئاوەفریوە ئەگە یەکێک ڕۆژە دیۆکۆمنتاریان لەسەر بکە خلیش لە هەفتاکان و شەستەکانە پیشان بە و ڕادەی ئەو پێشکەوتنەوەی کە ئێستا بینیویانە لە پێشکەوتنی هینەڵێم تەکنەلۆژی و ناوشار و ژیان و ژێرخانەکەی چی لە یاڕۆچ گۆڕانێکی گەورەی بەسەرهاتووە هەمووی بە پارەی نەوت کراوە هەمووی نەوتیان داوە بە پرۆژەی کشت و کاڵ پیشسازی پارەی لێرە پارەی نەوتەکە ناسی یانێگە لە شەستەکانەوە تەماشای بکەی وێنەی و شارانە بەراورد کەی بێسە ناسیتەوە ئەو شارانە ناناسیتەوە ئێمە نەوت خوڕی کرد لە جیاتی بمان فڕێنێ قوڕی کردو بە سەربالە هەم تووشی قەرزێکی گەورەی کردوین هەم ناتوانین بودجە بین هەم تووشێکی قەیرانێکی گەورەی لەگەڵ بەقایا کردین لە هەموو ڕوویەکەوە ئەمەی کە ڕووی داوە کارەساتە کارەساتی دووەم چییە کە لە هیچ یەک لەوانەی کە مسەبەبی ئەمە ناپرسرێتەوە ئەوانەی کە مسەبەبی ئەم دۆخە بوون کوردستانیان بەم دۆخە گەیان ئەم عەقدە نەوتیانەیان دروست کرد ئەم نەوتیان بەم جۆرە فرۆش کرد دەجیاتی و ئیسفادەی لێ بکەین قوڕکا بەسەرمانە یەک زەلام لیان ناپرسێتەوە کێ مەسئول بوو لەمە کێ ئەمەی کرد بەرپرسیارەکەی کێ بێت جواباتەوە بە خەڵک بێت لە پرسیینەوەی لەسەر بکرێت یەکەس لی ناپرسێتەوە هەموو یۆک و بەرزێکی باران بۆی دەرەچێ تاوانباری سەرەکی لە مینا ونە کە خۆی ئەوە تاوانباری سەرەکی ئەوە تاوانی گشتیە ئەوەیە بەرژەوەندی گشتی بخەیتە ژێر مەترسیەوە نەک وتارێکە ڕەخنەی لە برادەران گرتووە ئەوەی بەرژەوەندی گشتی و ئەوەی ئاسایشی گشتی و ئەوەی ئاسایشی هەرێمی خستۆتە مەترسیەوە ئەم گەندەڵیانەیە کە ئێوە کردوتانە کە ئێوە وڵاتان پێوێران کردووە باشە بەس ئەنی لە ئاسی ناوخۆکە شکستیان هێناوە لەگەڵ عێراقی شکستیان هێناوە بۆ مەسەلەی موچە بۆ مەسلەی داواکاریەکانی خەڵکی کوردستان کە ئێمە مەسەلەی ئێستا لە گێڕان و خاکەواتوینە سەرەوەی کە موچە یەک مانگمان ئەگەر پێ بدەن دەپارڕێنەوە لە بەغداد کاک منم قسەکەم ڕەنگە برادران پیان ناخۆشم کابراایکی قەومی ما ینی هینێک نیم حەزەکەم هەرێم بەخوا حەزەکەم هەرێمی کوردستان بە قوترین هەرێم بێ خۆی ئابووری سەر بەخۆی هەبێ بەڵام لەو مناقەشەی بینی بەغا و هەرێمەکە جۆ لێ بێ بەغا ڕاستەکە بەغا لەسەر حەقەیمە لەسەر ناقین هەموو شتەکانی کە بەغای لێ ڕاستە بۆچی ڕازەکە لە ڕازەکە چونکە کاکە تۆ ئیتفاق لەگەڵا کردووە فعلا نەوت دەبێت لە ژێردەسیەوە بێت تۆ لە ژێردەسیەوەوان ئەو ڕازی بۆ کاکە جان تۆ چی ئەفرۆشی بفرۆشە بەس 250,000 بەرێ ئەو 250,000شی نایتێ پێش کۆرۆنا ڕێکەوتنی کرد بە 900 میلیارد باز لەوە دەکەن باشە کاکە دینار بەشی موچە دەکەدات پێش کۆرۆنا و بڵین دابەزین نرخینەوە وڵی کاکە بەپێی دەستوری عێراقی شەمە دەستور خوێندۆ خوێنە خوێندەواری وەکو خۆ ینی گاڵتە بە شووری و خەڵکە ناکەن و ئەمانە بە وەسی خوانینەکەن بەناوینەوە وڵی بەپێی دەستوری عێراقیش هینی سەر سنوورەکانە بێ بە مرکزی بێ نابێ بە دەسەرێمەوە بێ ئێمە وانش بە دەست خۆمانەوەی داهاتەکانی سەر سنوور هەمووی بەدەست خۆمانەوەی کە بەپێی دەستوری عێراق وڵا بێ بەدەست بەخاوە بێ بەپێی دەستوری عێراق وایە بێ بەدەست داهاتی مەتارەکان داهاتی سەر سنوورەکانە بێ بەدەست بەخاوە بێ ئێمە داهاتەژە خۆین نەوتەکەشە بین هێشتا موچەمان بۆ نادرێ داوای پێنج لێ بەخاکەین داواشەکەین هەموو ئەمانە ئەبین داهاتی سەر سنوورەکانە بین داهاتی مەتارەکانە بین لە ناو خۆیان چی زەڕی بۆ مەبیڕی بۆ خۆمانیە بین 500,000 600,000 بەرمیلە 700,000 بەرمیلە ئەفرۆشین ئەمە هەمووی ئەتەوێت بیخیتە جیرفانی خۆتەوە داواش لە بەخاکەیت موچەی کارمەندەکانی خۆت لە بودجەی بەغا بە وەڵی نەحەقیە وەڵا نەحەقیە ئەی کاکە تۆ ئەم پارە زۆری کە دەست دەکەوێت چی لێکەی ئەم پارەی لە نەوت و لە دەواازە سنووریەکان دەست لێکەیە چی لێکەی ئەم پارەی لە ناوخۆ دەست دەکەوێت چیەکەی من لە بیرمە ڕەنگە کاگعالیە و کاتە زۆر بە دیقەتیش نەبوو بڵام قسەیەکیم لەبیرە ئەوی دەگە ڕۆژە ڕۆژان ئێمە بچینە حکوومەت بەس بە پارەی مرور ئەتوانین
ئیدارەی وڵات بکەین بەس بە پارەی داهاتی مرور کەوەنە ئێستا مەگە مبالەغەشی کرد بێ کاکین بەڵامەوە دەلالە لەوەکە ئێمە هەتا داهاتی ناوخۆشمان زۆرە چ لە مرورە چ لە دەواازە سنووریەکانە چ لە زەڕیبەیە پەرلەمانتارێک میوانی ئێمە بوتی پێش کۆرۆنا داهاتی ناوخۆ زیاتر لە داهاتی نەوت داهاتە وەزارەتی دارایی ڕاستە ینی وتی 380 میلیارد لە داهاتی ناوخۆ داهاتە وەزارەتی دارایی بەڵام نەوت 300 و تقریبا 50 میلیارد دینار کاشی منەزانی ئەوەی کە بارگرانی بەسەر کوردستانەوە دروست کردو و موچەخۆرەکان نین کاکین بندیوارەکانن بندیوارەکانجی زۆرن ئەزانی چێن کەمانە لیستی ئێساش لەگەڵ بەقای ڕێناکەون لە سەرۆی لیستی موچەخۆرەکانیان بن لەبەرەوەی ژمارەیەکی زۆری و موچەخۆرانە موچەخۆری حیزبن کارمەند نین برام کارمەندی ئەسلی ناو مۆزەفی ناو دایرەکان نین مامۆستا نین کارمەندی تەندروستی نین لە دایرەکان ئایش ناکەن کارمەندی حیزبن و بۆ وەزیفەی حکومی دایان مەزرانون بەڵام بۆ حیزبی شەکەن لە لەقا دەوامەکە لە کۆمیتە داوامەکە لە مەڵبەندا داوامەکە چوزانم لەو جێگایانە داوامەکە بەنام پارەی حکومەت وەرەگرێ ئەمە دزیە لە حکومەت دەگەر ڕاست بیۆمانە هیچ کارمەند نین کارمەندی حکومەت وەیە کە لە زەکەکانی حکومەت ئایشەکە لە بەڕێوەبەرایەتەکان ئایشەکە لەبەرەوە ژمارەکە فریوە ئەو ژمارە زۆرەی کە باسی یەکەن کە موچە بەژناکە لەبەرەوەیە کە هەرچی ئەندامی حیزبی خۆیانە کردویانە بە کارمەندی حکومەت بۆی تەبان پارە بەشی هیچ ناکە باشە ئیتارەسەر بۆ موچە چی ئێستا مەسەلەن ئەگەر چاکسازی نەکرێ پارەکان براوەکان کە چوونەتە دەروێستان بڕۆ پەرلەمانتارە قسەی کردووە دەڵێت لە بانکێکی هەولێر با 1 ساڵی موچەی تەواوی موچەخۆران چەندە کۆمپانیەکە ژووتی وانە بەخوا وساجیان ڕەنگەم ئەم ئەزمەیەش بۆ مان و دومانێ بتوانن حەلکەن بە زەختی ئەمریکا بێ بە پارانەوە لە بەغا بێ بە هەرچیە بێ ڕەنگە مانە دوومان بتوانن پارەیەکیان دەستکەوێتەوە بتوانن حەلیکەن بەزەم کێشەیە سەرڕەلایەتەوە کاکە ئەم ژیانە نەگۆڕی ئەم ژێرخانەی کە باسم کرد نەگۆڕی دەستکاری نەکەی هیچت پێ ناکرێ ئەگەر کارمەندی حکوومەت لە کارمەندی حیزب ژیان نەکەیتەوە وڵی هیچت بۆ ناکرێت ئەگەر دەستی حیزب لە دەستی حکوومەت هین نەکەیتەوە وڵی هیچ پێ ناکرێت دەرەقەتی ئەم سەرمایە نایی و دوو ئەم هەموو دەستگا عەلامیە گەورەیەت هەیە زانی چی پارابە ئەبێ مە کۆتایی پێ بێ ئوستازیان ئەم نزیفی پارەیەت ناتوانانی تا بەردەوام بکەیت بۆ حیزبی یەکەیت بەڵام لە حکوومەتی ئەبێ ئەمە بۆ نابێت چێتە سەر ئەبێت چاکسازی لە ما بکەیت ئێوانش بەتەوانی چاکسازی لە ما بکەن بەعکسەوە ئەمانەشنە ناو حکوومەت بۆی وڵات بە حیزب بفرۆشنەوە زۆربەی شەکان ئەمە بووە وڵات بە حیزب بەفرۆشنەوە کاچی ئەی وڵات بە حیزب بەفرۆشنەوە چن هەرچین یەکە کۆمپانیایە دروستەکەن کۆمپانیایەکە لە ژێرەوەی حیزبە کۆنتراتەکەیان بەو هەرچی شەکە بێن بەم کۆمپانیەکە کارەبای تقریبا لە 80 دراوە بە کەرتی لە تربیە لە تربیە ئەو هەموو کتێبە چابێنە ئێن بە چاپخانەکانی خۆیان خۆ ئێستاش لە هینی تربیە لە لوبنانی نەکرێ ماعیلم لە کوردستانێکدا چاپخانەی باشمان هەیە کەس ناپرسیێرە باش کاکەمە بۆی بین بۆ لوبنان بۆ لە چاپخانەکانی کوردستان نایکەنەوە هەموو چاپخانە باشەمان هەیە بێ ئیشیش وەستاون هەر تربیە حسێب بکە کاکە تا ئێساش وەزارەتی تربیە زۆربەی کتێبەکانی لە لوبنان چاپەکە ماعیلم لە کوردستانێکدا چاپخانەمانەیە بۆجی لە لوبنانە بۆ پارە زۆرە بن بۆ لوبنان بۆ لە چاپخانەکانی کوردستانەکە و کەسیش ناپرسێتەوە ئێکاکە وڵات دەفرۆشنەوە بەخۆیان لەبەرەوە ئەمە چاک ناکرێەوە درۆژ لەگەڵ خەڵکامەکەن ئەگە بەڕاستیش ناکرێت لەم کابینە ئێستا ئەگەر بەڕاستیت ئەیانەیە بیکە لەبێت یەکەم مەرجی کاکین ڕازگۆییە ئەگات توێ چاچێکی ڕازگۆ بە لەگەڵ خۆت درۆ مەکە کاکە درۆ مەکە دۆخەکە دۆخی درۆ نیە چونکە ئەمەی کەڕوویە قەیرانێکی ڕاستەقینەیە تۆ موچەی خەڵکی بۆ نەدرێت سبەینە خەڵک بۆ دێتە سەر جادە قبوڵیت لێ ناکە کە وڵاتە بەو بەڕێوە نەبرێ خەڵک دژ دەڵەسێ ئەگە حەزەکەی بمێنیتەوە لە دەسەڵاتە یەکاکە چاکسازی بکە کاتی درۆ نییە بە درۆ ناتوانانی ژیان بەریتە سەر بە درۆ کەس ناتوانانی تێر بکەی بە درۆ ناتوانانی خەڵک لە ئازادیەکانی بکەی لەبەرەوە ڕازگۆ بە لەگەڵ خۆتا دان بە ڕاستی مشکلەکە بنێ کە دانێ بە ڕاستی مشکلەکانە باسانی هەلەگرێ وساز شتێکی زۆر قورس نییە ئەمەی کە دروست کراوە بەشەر دروستی کردوە بەشەری دەتوانێت لەلای بەرێ هەر بەشەر دەتوانێت چارەسەری بکە بەڵام بە شەرتی تۆ کێشەکە بدۆزیتەوە دانی پیا بنێ کە ئەمە خەلەلەکەیەوەیشی بۆ بکەی بۆی چاک ببێ باشە بەس ئەوەی کە دواکەوتنی کە لە موچەشێ پێ دوای هەمان سیستەمی پاشەکەوتی کۆنا بەڵام ئێستا مەسەلەن موچەکراوە بە دوو مانگ جارێ ئێمە شەرخۆی پاشەکەوتێکەوە بە نیوێ بەڵام خەڵک دڵی خۆشە بۆینە بە دوومان مانە ژیانێ خۆی ئاگای لێ نیە نیوە معاشیان ناوەت یەگە هینی بکەیتەوە بەسینەکە ڕێبین بورێنی ئەگەر حکومت نتوانێت موچەی موچە خۆریش بدە ئێستا 1,250,000 موچە خۆرمانەیە ئەی ئەوانەی تر لە کۆی 5 میلیۆنەکە خەڵکێکی زۆر هەیە بێکار ینی بێئیشە حکومت تەنها دەگە نتوانێت ژیانی ئەوانە
ینی دابین کە ئەی ژیانی خەڵکەکەی تر ئێمە بەرەو قەیرانێکی گەورە ڕێن وسازەوە قسەیتیانێ بە تایبەتی دوایەم کۆڕۆنایە ئەزمەیەکی اقتصادی عێراقیش ئەگرێتەوە یعنی ئێستا مشکلەوەی لە عێراق ڕەنگە ئەزمەیەکی ئابووری گەورە ڕووبە دابەزینی نرخی نەوت بەو شێوەیە ینی زەربەیەکی گەورە لە عێراقیات ینی کە لە عێراقش بودجێ کەم بێتەوە ئێمە ئێستا تەشیدمان لەسەر بودجێ ئەوانە بێگومان وەزعی ئێمە هەر زۆر خراپە بێ ینی تۆ لەو فەرزەدانێ بەڕاستی ئەم کازمیە بە دڵ و بەجانویسی پارە بنێرە بۆ هەرێم و بەڵام پارەی پێ نەبوو خۆچێکی پارە نەبێت چێکی عێراقیش بەرەوە ڕوەکە ئیفلاسیەکی گەورەی هەبێت یعنی و دۆخی قەیرانی خراپ بێ ئێم برادرانە هیچ مشوریشان بۆ من نەخواردووە وڵی ئێسا عینی عیلاجی سریع نییە بەڵام کاتیەوەیە کە لەوانە پرسیینەوە کە بوونە سەبەبی ئەمە کاتێتی کە ئەوەی بووە هەموو سەبەبی ئەم دۆخە کە ئێمە وڵاتێکین لە جیاتیەوەی نەدۆفرۆشین دەوڵەمەند بین قەرزارین پارەمان بۆ نادرێ و هەموو پارەی سەرسونەرەکانیشمانێ هەر پارەمان بۆ نادرێت کاتیوە لەوانە پرسیینەوە بۆ ئەم کوردستانیان بەم دۆخەکەیان بەڵێ کاتم زۆر کەم بەس دوو پرسیار پێدوای چاکسازێک ناکرێت لە خاڵی سنووری ئەوی کێستە بازێکی گەندەڵی خلاصونەکان 100 میلیۆن دلارە لە داهاتینەوت لەم کابینێت چاوەڕێ ناکەیت چاکسازی بکەن من چاوەڕێ ناکەم من چاوەڕێی زۆر خراپم لەم کابینەیە هەیە تەسەوڕەکەم سەردەمی کاک مەسعود سەردەمیشی زۆر خراپ بێ ئاماژەکانی لە ئێساوە دەرکەوتووە بازیێدانی ڕۆژنامە نووسان و بێدەنگکردنی پەرلەمان ڕۆیشتووە پێم وایە قۆناغی کاک مەسعود قۆناغی محاولەکردنی بێدەنگکردنی هەموو کوردستان و سەرکوتکردنی هەموو کوردستان و محاولەکردنی حکومکردنە بە زۆر پێم وایە مەشپری بۆ ناچێتە سەر ئەمە تووشی لەبەرەوە پێم وایە چاوەڕێی قەیرانی گەورەکەم چاوەڕێی حل ناکەم بەڵکو چاوەڕێی قەیرانی گەورە و کێشەی گەورەکەم لە دو پرسیارمە گەر مەسەلەن 27 ساڵ دەیکێتی و پاتیش کسیان نەبێت لە حکومڕانی ئەی بۆ ماونەتەوە مادەمەگەر لەبەرەوەی چەند جوابیە مینە ماوەتەوە لەبەرەوەی پارتیەکان توانیویانە قەنەعات بە پارتی بکەن کە خەتای خراپی وڵات خەتای یەکێتیەکان توانیویانە بە قاعیدەکەی خۆیان قەنەعات پێ بکەن کە خەتای بوونی پارتیە بەڵێ سپاس دەکەم زۆر سپاس بۆ کاک ڕێبین هەردین و سەرکە لەم بەرنامەی لەگەڵ مامی مادومان کردی سپاس دەکەم سەر شاوکە سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارام تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ